سڵاو بینەرانی کوردستان 24 لایەن شوێنەکەن جوانترین سڵاوتان ئاراستە دەکەم. من هونەر ئەحمەد لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی دیبەیتێک کە تایبەتە لەسەر دۆخی خورماتوو. بڕیار بوو ئەم دیبەیتە لە خورماتوو ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی ئەو شەڕ و پێفچوونەی کە ئەمڕۆ لە خورماتوو زیاتر تەشەنەی کرد بە تایبەتی لە پاشنیوەڕێی ئەمڕۆوە، بۆیە نەمانتوانی ئەم دیبەیتە لە شارۆچکەی خورماتوو ئەنجام دەین و ئێمە ئێستا لە کەرکووکەوە قسە لەسەر دۆخی خورماتووەکەین. چەندین پرسیار لە مێشکماندا دروستە بێ، بۆچی دۆخی خورماتوو گەیشتووە بەو دۆخەی کە ئێستا هەیە؟ بۆچی لایەنە سیاسیەکان پێشبینی ئەوەیان نەدەکرد ئەوەی کە لە خورماتوو ڕوودەدات؟ ئایا سەرکردایەتی سیاسی کورد ئاگاداری ئەو دۆخەی ئێستای خورماتووە؟ حەشدی شەعبی ئێستا لە خورماتوو نزیکەی 4000 چەکداری هەیە. ئایا بوونی 4000 چەکداری حەشدی شەعبی پێویستە بۆ خورماتوو؟ لێرەدا من خالد شوانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمدا میوان دەبێت کە هێشتا نەهاتۆ، بەڵام کەماڵ ئەحمەد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی قەزای خورماتوو لەگەڵایە و هەروە قەزای خورماتوو ئەندامی ئەنجومەنی قەزای خورماتوو و هەروە ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە وەکالەتم لەگەڵایە. کاک کەماڵ ئەمەوێ یەکەم پرسیار لە تۆ دەست پێ بکەم، پرسیار یەکەم بۆ کاک خالد ئامادە کردو بەڵام ئەو هێشتا نهاتووە. ئەمێ ئەوەی کە ئێستا لە خورماتوو ڕوئەدا پێشبینی ئەکرا، پێشووتر قایمەقامی قەزای خورماتوو هۆشداری دابوو لەسەر تێکچوونی دۆخی ئەو قەزایە. ئێوە تۆ وەکو ئەندامی ئەنجومەنی قەزای خورماتوو بۆچی ڕێگر نەبوون لە بەرامبەر ئەوەی کە ئێستا لە خورماتوو ڕوویداوە؟ بەڵێ پێشەکەی من دەستخۆشتان لێکم بۆ بەرنامە لەسەر کە تایبەتە بە بارودۆخی قەزای خورماتوو. ئێمە پێشات نیەم هێزە بۆ سنووری خورماتوو وەکو ئەندامانی ئەنجومەنی قەزای خورماتوو گروپی کوردی هەڵساین بە سەردانکردنی هەموو حیزبە کوردستانیەکان هۆشداریماندا هاتنی ئەم هێزە لە پاشە ڕۆژە ئەبێتە مەترسێکی گەورە بۆ خورماتوو، هاتنی هێنانی ئەم هێزە لەوەیە شتێکی ئاسان بێ، بەڵام دوای دەرچوونی ئەم هێزە شتێکی ئاسان نابێت، چونکە خۆیان بە ئاشکرا بە ڕاشکاوی باسی ئەوەیان نەکرد ئەگەر ئێمە بتوانین هێزێک دروستکەین و پێگای خۆمان لەم شارە لە سەرەتاوە باسییان لەوە کرد هاتوونە بۆ ڕزگارکردن یاخود کۆنتترۆلکردنی و ناوچانەی کە شیعە مەزەبەکانی لێشان بەشانی هێزی پێشمەرگە. کاکە ئەم هێزانە ئێستا کە لە دوای ڕزگارکردنی سنووری خورماتوو ئەم هێزانە هێواش لە ناو خورماتووە دروست کران. ئەتوانم بڵێم شیعەکان بە پاڵپشتی بەغدا، ئەتوانم ئێستا بڵێم لە ناو خورماتوو تورکمانە شیعەکانی خورماتوو 190 بۆ 95 چەکدارن. یعنی جەنابەت ئاماژەت بۆ کرد بە 4000. من ژمارەکە بەڕاستی نازانم، بەڵام ئەزانم لە ئاستی سرەیەکە بەس قەناسیان هەیە. ینی ئەمانە هەمووی مدەڕەب کراون، تەنانەت من کۆمەڵێ فۆتۆگرافم بینیوە مناڵ پەروەردەکەن، مناڵ تەدریب ئەدەن، ئەو مناڵانە تەمەنیان ناگاتە 10 ساڵ. کەواتەوان بەترسیم بۆ سەر دۆخی خورماتوو. پێتان وایە ئەو دۆخی کە ئێستا لە خورماتوو ڕوویداوە کۆنتترۆلکردنی ئاسان نابێت؟ کۆنتترۆلکردنی زۆر ئەستەمە، لەبەرەوەی ئێمە ئێستا لە نەتۆی کورد 6 کەسمان شەید بووە، دکتۆرێکمان شەید بووە، 30 ساڵە خزمەتی شارەکەکە ئیعدام کراوە لە ناو نەخۆشخانەکەیە، هێرش کراوەتە سەر نەخۆشخانە، هێرشەکرێتە سەر دام و دەستگا حکومیەکان. ئەم هێزانە بەڵێ ئەگەر تۆڵی کۆنتترۆلکردنەوەی ئەستەمە، ئەگەر ئەستەمە یعنی ئەبێت چی بکرێ بۆ خورماتوو تاوەکو دۆخە کۆتایی پێبێنرێتەوە بە پێوزانیارنی لەبەردەستی مندایە تا ئێستا 8 کەس شەهید بووە، زیاتر لە 15 ئێمە ئێستا لە گەڕێکی عسکەری، لە گەڕێکی حەیەتین، لە گەڕێکی مەلا سەفەر مستەفا ئاغا، لە گەڕێکی چەقەڵا، لە گەڕێکی زراعا کە ئەکەوێتە نێوان گەڕێکی ئەنگیداملەر و گەڕێکی کۆماریەوە دوو گەڕێکی کوردنشینن. لەم گەڕەکانە یەک ماڵی کوردی لێ نەماوە. من نمونەیەک دەدەم پێ لە گەڕێکی ئیمام ئەحمەد کابرایەکی لێ ئەو گەڕەکە ئەو ئاوەدانی کرد ڕەشید خەلیلاغا 30 ساڵە لەوێ ئەمڕۆ ماڵی خۆی و 3 کوڕیان سوتاندووە و نەگەیان پێجێشتووە. بەڵێ دەستخۆش کاک خالد بەخێر بێ تۆزە دەنگیش هاتی. بەڵێ کاک خالد من یەکەم پرسیارم بۆ تۆ ئامادە کرد بوو ئەو ڕۆ کۆبوونەوەی کرا لە خورماتوو لە نێوان لە پێم وابێ
دەستگا ئەمنیەکان و هەندێک کەسی باڵا کە بڕیار بەدەستن لە کۆبوونەوەکە ئامادە بوون ئەو کۆبوونەوەی گەشت بەکوێوە چی بڕارێکی لێدرا؟ زۆر سپاس دیارە بەداخەوە ئەو بارودۆخە ناجۆر و ناهەمواری کە ڕووی لە شارۆچکەی دووسخورمات و کردووە جێی نیگەرانیە و وەکو گەیشتمە قسەکان کاکەیە شەهیدمان هەیە و پشێوێشی زۆر لە دووسخورماتوو هەبووە ماواکە کە ئێمە زەرورە ئەو کێشەیە چارەسەر بکەین لەبەر دوو سەبەب سەبەبی یەکەم ئێمە خۆمان مەشاکل و شەڕمان لەگەڵ داعشا هەیە و سنووری کوردستان لە چەندین جێوە ئەمە لە شەڕی بەرگریکردنیان یا لە شەڕی ئازادکردنی ناوچەکانی کوردستانی ئەمە لە لایەک لایەکی تر ئێمە لەم منتیقانە چ لە دووسخورماتوو چ لە منتیقەکانی تر ئێمە حاکمین بەمانایەتر لە ڕووی عسکەریەوە پێشمەرگە کۆنتترۆلی ئەو ناوچانی کردووە ئیدارەکەیشی بەدەست کوردەوە دەست پێش بووە بۆ کۆنتترۆلکردنی بۆیە گرنگە ئێمە ڕاستە ئەم پشێویانە دروستە بێ و ئەبێ هەموو ناحەزانی کورد لەو ناوچانە کار ئەوەکەن بۆ ئەوواکەن کە سەقامگیری لە ئەم ناوچانە نەبێ لەبەر ئەوەی هەم زەرەر لە جەبهەکانمان بدەن لە ڕووی عسکەریەوە هەم لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەمنیشەوە مەشاکلمان لە ناوخۆی ئەم منتیقانە بۆ دروست بکەن زۆر ساویلکە یاگەرێمەوە بیر بکەینەوە کورد ئەم ناوچانەی کۆنتترۆل کردووە و ڕزگار کردووە ئەو نەیارانەی کورد ژایەتی کورد و هەوڵ نەدەن بارودۆخی ئەم ناوچانە تێک بدەن بۆیە ئێمە ئەبێ خۆمان ئامادە باش بووین بۆی هەر کێشەیەکی لەم شێوەیە هاتە ڕوومان ئێمە بتوانین چارەسەری بکەین ئێمە ئەم لیژنەیە وا دروستکراوەکەی من ئەمڕۆ بەشداری کۆبنەوەکی گرنگی کردبوو چی ئەنجامی ئەم وەزعا ئێمە لەبەر ئەوەی ئەو حادیسەی کە لە دووسخورمات و ڕوویداوە تەنها پەیوەست نییە بە سنووری دووسخورماتوەوە ترسی ئەوە هەیە تەشەنە بکات بۆ سەروی دووسخورمات و بۆ ئەو منتیقانەی تر بۆ ئامرلیە بۆ سلێمان بەگە ئەمە پێشمەرگەمان زۆر لەولای دووسخورماتوە هەیە لە جەلەولا و لە قەرەتەپە و لە منتیقەکانی تر هەتا بەغدا چێمە بەشێکین تا ئێستاکە لەو پێکاتە سوکانی و بەشەریەکە لە منتیقەکەی هەیە سەریش بکێشێ بۆ خوارەوە بۆ کەرکک و بۆ ناوچەکانی تریش بۆ یابێ مەسەلانە کۆنتترۆل بکرێت زوو کۆنتترۆل ناکرێت دواتر کۆنتترۆل ناکرێت بێ کۆنتترۆل بکرێت ئەگەر مەسئولانە بیر بکەیتەوە ئەبێ کۆنتترۆلی بکەی ئەی ئێستا لێرەوە دەست بکەینە لەم منبەرە دەست بکەینە بڵین با شەڕی کورد و تورکمان دەست پێ بکاو کوردزم بکاتە سەر تورکمان و تورکمان بکوژێ و تورکمان لەو لاوە ئەمە قسەی مەسئولیە مەسئولی خەڵک بێ داوای ئاساییکردنەوەی بارودۆخەکە بکەی و نێڵی قەترەی یەک مناڵێکی کورد بەلاش بڕانجامی کۆبوونەوەکان چی بوون ئادرەنجامی کۆبوونەوەکان ئێمە پێشەوەی بینە ئەوێ دیارە برادرانی خۆیان لەوێ هەم نوێنەری هێزی پێشمەرگەی کوردستان نوێنەری حەشدی شعبی نوێنەری هێزە سیاسیەکان لەوێ کۆبوونەوەیان ئەنجام داوە گەیشت بوونە کۆمەڵێک ئیتیفاقکە بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە ینی خاڵی یەکەم ئاساییکردنەوەی بارودۆخەکە خاڵی دووەم ئازادکردنی ئەوانەی کە دەست بەسەر کرابوون لە هەردوو لاوە هەر ئێمە لە ناو کۆبوونەوەکە بووین وەکو حوسنی نیە 25 کەس ئازاد کران لە ئەو کوردانەی کە لە لای لە کاتێک لە ناو کۆبوونەوەکە بوون تەقە لە بەرەگەکان ئەزانی چۆنا کاکە هوەرەزانی شکرا حەز ناکەم ئەعلامی کوردی بەم ئاراستەیە قسە بکە آخر خۆی دوایە من پێم وانییە کوردی دووز ئەمەندا دەسەوستان بن و ئەمەن دەش ئازان نەبن لە هەنێشتر تەقیان لێ بکە ئەوانە هەوا دەسەوستان بن ئێمە ئەنا نازانی چۆن با ئەوە بکەین نەتیجەی ئەم کۆبوونەوەی کە کردمان ئەوانەی 25 کە زەوانەی کە دەست بەسەر بوون ئازاد کران ئێستا پێشەوەی بێمە بەرنامەکەەوە 3 دقه 5 دقه پێش ئێستا برادران دەست لژنە باڵەکەەوە لە کۆبوونەوە ئەو وەجبەی دووەمیش وا دەرەچن هەتا 24 سەعات دەبێ ئەو کەسانی کە گیراون ئازاد بکرێن هەمویان بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە هەر کەسێک لە دەروەوەی قانون کار بکە تورکمان مافی ئەوەی هەیە وەڕێگای پێ ئەدەین یەک دوکانی کورد بستوێنە یەک ماڵی کورد بستوێنەوە بە سزای قانونی خۆیە بێ بگا ڕێگەش نادەین گەنجە کوردەکانی ئێمەش سەر و ماڵی تورکمان و خەڵک لەوێ ئەوە بکەن تورکمان کوردەوەی کردووە ناڵێم کورد کردوێتی بەڵام ئێمەش نابێەوە ینی ئەوە بکەین لای ئەوان دیل هەیە لای ئێمەش دیل هەیە ئەوە پێم جوان من جارێکتر ئەڵێمەوە کورد ئەمەندە بە ئەعلامی کوردی فێر ئەمهینە بێ ینی فێر ئەم نەهەجە بێ با کورد ئەوەندە مەزلوم نیشان نەدا تورکمان غەدر لە ئێمە بکات تورکمان ناتوانێت غەدر لە ئێمە بکە ئەمە یەکەم دوام هێزی پێش ئەوان لەژێر کۆنتترۆلی هێزی پێشمەرگەی کوردستانان ئەمڕۆ حەشدی شعبی ئەمڕۆ جێشی عێراقی قایدی قواتی بەڕی هاتووە لەژێر سای ئاڵای کوردستان لە لیوای 16 هێزی پێشمەرگەی کوردستان بە سەرپەرشتی هێزی پێشمەرگە و کۆنتترۆل قاید قواتی بەڕێی عێراق هاتووەتە ئەوێ
وتیان ئەوە سی هەمەری پێ ئەوێ بە سی هەمەر و هێزێکی گەورە بێتە ناوژورەوە ڕێگامان نەمان هێشت سیارەکانیشی بێنتە ژورۆ بڵێ مەبەستم معنی بارودۆخەکە بەرەو ئاساییکردنەوەی بەرین نەک بەرەو تەشەنوت چونکی خوێنی مناڵێکی کورد هزار تصریح و هزار بەڵێ کاک ڕێبوار وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تۆ پێت وایە ئەو گرژی و ئاڵۆزانەی لە خورمات و ڕوویداوە مەترسی هەیە و گرژی و ئاڵۆزیانە بگوازێتەوە بۆ داقوق بۆ کەرکووک ئەوەی ئەمڕۆ بینیمان حەشدی شعبی لە نزیک تازە خورمات و بازگەیاندانا بوو خاڵی پشکنینیاندانا بوو خەڵکیانە پشکنی و لە ناسنامەی خەڵکیانە کۆڵیەوە لە کاتێکدا ئەوان لە چوارچێوەی ئەو هێزە ئەمنیانە نین کە ئەو کارانە ئەنجام بدەن بۆ نمونەوە کاری پۆلیسە پێتوانیە مەترسی ئەو هەیە ئەم کارانە ئەم شێویانە بگوازرێتەوە بۆ کەرکووک جاروازانم پرۆسی ئازادکردنی عێراق هەمومان بەشدارین دژی داعش یعنی بە حەشدی شعبی و بەهێزەکانی پێشمەرگە لە هەموو سنگەرەکانەوە ئازانم ئێستاکە لەوانەیە هەندێک خەڵکە بێ ناو شیعە حەز ینی خۆمان نەزانین سەر ناو شیعە هەندێک کوتلایە دژی یەکتری ئیشەڕەکەن بە ڕوون و ئاشکراییش نوری مالکی بە جۆرە تەسریحەدا ئەوێت ئەو پڕۆ ئەو نزیکبوونەوەی کورد و شیعە کە تاکم ڕادەیەکی باش بەرەو پێشەوە چوو ئەنوێت تێکی دەن یانێ بگەنە ئەو یعنی کە لە کاتێکە کە عەبادی و لە حکوومەتی هەرێمەوە ئەتیفاق کراوە ئەو حکوومەتە دامەزراوە کە نوری مالکی دەرچوێ دەرەوە سەفقە سیاسیەکەوە سە بە هەمان ڕێگە نوری مالکی لەولاوە تەسریحەدا تەسریحاتی متەشەنجدەدا یعنی ئەیانێ علاقەی ئەمە دەستێکە بۆ تێکدانی علاقەی کوردی شیعی کە ئێمە هەردووکمان لە یەک سنگەرین دژی داعش ئەمە باگراوندە گشتێکی لە سنووری خورماتوو لە خورماتوە بۆ ئەو ناوچانەی ئەو دیوی خورماتوو نزیکەی 24 گروپی شیعی هەن ئەمانە بۆ چوونی زۆربەی گروپە شیعەکان هەمان بۆ چوونن کە ئەوانی کە شیعەکانی خورماتوو هەیەە ئەوەی من بزانم نەخێر ئێمە هەتاکەمە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە پێش فتماوێک ینی پێش ساڵێنەوە پێش عەسائیبی ئەهل الحەق بەشێکن لەوانەی کە تۆزە کێشە ئەنێنەوە کە کاتی خۆی مۆزەفێکی ئێمەیان بەڕەهاین گرتبوو یعنی خەڵکێکەن لە ناو گروپە شیعەکان حەز ناکەن ئەم علاقە باشی لە بینی کورد و شیعە هەیە بەرەو ئاراقالێکی باش بڕە حەزەکەن تێکی دەن ئەمە بۆ خۆی ناوخۆیانە لەوانەشە لە ناو خەڵکەکانی تریش لە ناو لایەنەکانی خۆشمانە خەڵکێکە بێت لەوانەیە ئەم هینی پێخۆش نەبێت ئەم تەوازنەی کە ئێستاکایە ئێمەمانوی عراق بەرەو ئاقارێکی ئارامە تا لە داعش نەجاتمانە بێ بەڵام ئەوشمان لەبیر نەچێت من ئێمە هات لە ئامریکا هاتە مەجلیسی محافەزەی کەرکووکەوە دوای ئازادکردنی ئامرلی سلێمان بەگیش ئازادکردن من پێی وتم باش سلێمان بەگ ئازادکراوە 6 گویدی سونە هەر و منتیقای هەیە بۆچی مەجالیان پێ نادرێ بڕۆنەوە ئەومان لەبیر نەچێت حملەیەکی تەشیعی شەیە یعنی سونە نشینەکان لە دیالە و سەلاحەدین و دەوروبەری بەغا دەرەکەن بەرەو کەرکووکە هێن یعنی ئەمەش بکەنە تەوەقعاتێک ئەمان ئەم حملەیان بەدەستەوەیە کەماڵ لەگەڕێمەوە لای تۆ قسەم لەسەرەوە بۆ بکەی پێشووتر چەند ڕێک کۆبوونەوەی کراوە من خۆم بەشداری گواستنەوەی هەنێک لەو کۆبوونەوەم کردووە لە خورمات و پێم وایە سێ کۆبوونەوە کراوە لەسەر ئاستی باڵا هەم حیزبە کوردستانەکان هەم حەشدی شعبی ئەو کۆبوونەوەانە چەندین خاڵی لێ هێنرا چەندین بۆ نمونە تەنها ئەم کۆبوونەوەی دوایە 15 خاڵ بوو کە ڕێکەوتن لەسەر ئەوە کرا هێزی هاوبەشە بێت بارودۆخەکە هێور بکرێتەوە ئێستایش ئەو ڕۆ کۆبوونەوە کراوە پێت وایە ئەم کۆبوونەوەانە چارەسەری ئەو بابەتاکەن کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە یاخود دەبێت سەرکردایەتی حیزبەکان و لەگەڵ سەرکردایەتی حەشدی شعبیە کۆ ببێتەوە بۆ کۆتاییێنان بەم بارودۆخە بە نسبەت کۆبنەوەکان ئەو کۆبنەوەی نێوان حیزبە کوردستانیەکان و حیزبە تورکمانیەکان کرا من خۆم لە لژنەی تەحلیلی ئەو کۆبنەوانە بووم کێشەی ئەم برادەرانە ئەمەیە عنی ئیلتزام بە هیچ ڕێکەوتنیەکەوە ناکەن تاکو ئێستاکە جگە لەو کۆبنەوەانە کۆبنەوەی تر هەبووە لە نێوان حەشد و لە نێوان بەرپرسی محوەری خورمات و تا ئێستا زیاد لە دە کۆبنەوە کراوە زیاد لە دەر ڕێکەوتن کراوە خەڵکی لە ئاستی باڵایش خەڵک بەشداری ئەو کۆبنەوانەی کردووە بەڵام سیرەکەی ئێستا کۆبنەوەکە ئاکرێت لەسەر هەموو شتێ ڕێکەوێ دوای سعاتێکی تر خەڵک گەرفێنرێ بۆ نمونە من دیاردەی ڕفاندن لە 200 لەسەد زیادی کردووە لە دوای نەمانی داعش بۆ ئێوە حەشدی شعبی تۆمەتبارەکەن بەڵێ حەشدی شعبی باشکراوە ئەوانەی کە خەڵکە بەڵێ پارە لە خەڵک ڕفێنن ئێستا ئێمە کوردێکی بەرزانی دزراوە ڕفێنراوە بە پێی ئەوەی لە ئاسیا سێڵ ئەوانەوە لە ناو ناوەندی ناحی ئامردیدایە داوای نازان 50 دەفتەر 6 دەفتەری لێکە ئەمڕۆ من ئیسە نامم لێ لە ناو مۆبایلەکەم لە بازگی ئامرلی 6 کورد ڕفێنراوە خەڵکی هەولێر و چەمچەماڵ و سەی سادق و کۆمەڵی خەڵکی تر یعنی کاخالی لەوەیە لە ئێمە ئاگاتر بێ کێشەی ئێمە
جگە لەم کێشانەی ناو خورمات و کێشەی دووس خورماتووە کێشەی ڕێگای بەغدایە کاکە لە کوردستان گرژیە بچووک بی حکوومەتی بریتانیا هاتە دەنگ وتی کاکە با خەڵکی بریتانیا سەردانی کوردستانەکە با حکوومەتی هەرێم بە ڕاشکاوی بڵێ من لێرەوەڵێم کاکە با خەڵکی کورد هاچۆی بەغدانەکە شەرمی ناوێت کاکە ئەتڕفێنن ئەتکوژن ئیهانەتەکەن بە هەموو جۆرێک ینی نازانم ئەمە هەتاکەی ڕێگای ئەمە 10 ساڵە کێشەی ڕێگای بەغدامانەیە مەسەلەی دووس خورمات و کاخالی ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق بووە تورکمان دیفاع لە خورماتوەکە کاکە تورکمان توانی لە ناو پەرلەمانە ماوەیەکی بۆ تەرخانکە لە ناو پەرلەمانە بازی دووس خورمات و بگرێ ئێمە لە پەرلەمانی کوردستانیش نەمانتوانیەوە بکەین بەڵێ دەست خۆشکە کەمە لەگەڕێمە بەلای کاک خالت شوانەکە خالی تۆڕۆ لە کۆبوونەوەکە بووی بابەتی زۆر ورژێنراوە قسە و باسی زۆر کراوە لەسەر هۆکاری دروستبوونی ئەو بارگرژیانەی کە لە خورمات و ڕووی داوە و پێدەچێت حەشدی شعبیش بەڵێنان دابێت کە هەوڵی هێوەرکردنەوەی بارودۆخەکە بدەن وەکو مامۆستا کەماڵباسی کرد ئەوان پێشتر چەندین بەڵێن و ڕێککەوتنامیان واژۆ کردەوە بەڵام پابندی هیچی نەبوونە ئێوە پێتان وایە ئەو جارە ئەگەر ڕێککەوتنیەک بکرێت پابندی ئەو ڕێککەوتن و بەڵێنانەوانە بن کێشەکە ئەوەیە تو حەشدی شعبی لەگەڵ چیا قساکەی خۆی هێزێکی منەظەم نییە ئەوە سەرکردایەتیان هەبێ ئەوە فلان کەس مەسوولە لێ هەر لە حەشدی شعبیە ئەمڕۆ قایمقامی دووزیش باسی کرد خوراسانی هەیە کەتایب حزب الله هەیە بەدر هەیە نازانم سەرایە سەلام هەیە چی هەیە بۆ ڕێگەدرابێت ئەم هێزە بێتە ئەزانی سەردەمانێک من خەڵکی ئەو ناوچەیە نیم وەکو گەرمیانی نێمە هەمومان بەڵام ئەو منتیقەی خۆیان زیاتر شارەزان چۆن بوو چۆن سەری هەڵداوەوانە بەڵام ێوە بێەوە بزانین زێشی عێراقی لەو ناوە بوو سەرەتای هاتنی داعش شەڕ لە حیل عسکەری بوو داعشتان لە منتیقەی حیل عسکەریوانیشی گرت بوو ئەمانە تورکمانی شیعان تورکمانی ئەو منتیقەیەن چەکیان داوەتە دەست و کاتە ئەمانویز هەر چۆنێک بێ هەر کەسێک لە دژی داعش شەڕ بکاو بتوانێت شەڕ بکوانە بکوانی ژیان و دیفاع لە خۆمانەکەین و لە ئامرلی شەڕ بووە ئەزانم چی من بۆیە ئەڵێم کەم شارەزام تو کاکە کەمال کە من ئەڵێم کەمتر شارەزای ئەوێم و ئەوانە برادرانی محوەری دووس خورمات و لەوێ بوونەوە هێزی پێشمەرگی کوردستان و دەورە کاریگەری لەوێ بووە و بێزی ئەمڕۆ فەرماندەی محوەری ئەو منتیقەیە و نوێنەری وەزارەتی پێشمەرگە وتیان ئێمە ئێرەمان پاراستووە و ئێمە بڕیارە دەین چێ لێرە بێ و چێ لێرە نەبێت شعبی داواکە بازگەی ئەو بازگەی کە لە دەرەوەی خورماتوە بە ئەوانش بە هەرداوا بکە حەشدی شعبی بە هەرداوا بکەم نەڵێم ئەمڕۆ نەمانێشتوە قایدی قواتی بەڕی بە حیمایەکانیەوە بێتە ناو دووزەوە من یەک داواکاریەکەم هەیە کورد ئاوا بە هین دەستەوستان نیشان مەدەن بەڵام تاقەکردن لە بارەگەڵە ئاخر ئەزانی چۆنەکە کە ئێوە شت زۆر گەورە ئەکەنەوە دووس خورماتۆ حاڵەتێکی زۆر معقدی دەباشە من لە ڕێگاکەی ئێوە قسەیەک باسەکەم ڕەنگە ئێوە نەوێرن باسیکەن ئەو خەڵکانی کە لە دوای ئەوە ڕفێنراون لە دوای هاتنی داعشەوە ئەو کوردەکان هیچ کوردانی خۆمان کە ئەڕۆن لە ڕێگای کەرکووکەوە ڕەنگە لە سەتا دەی ئەوانەی کە ڕفێنرا بێتن بیست ڕفێنرا بێتن کوردن بەڵام ئەمڕۆ بەوازەحی تورکمانی شیعوتیان ئێمە ئەوانەی ئەیان ڕفێنی لە ناو دووس خورمات و داعشن لە تکریتەوە لە منتیقەکانی ترەوە هاتوونە دوژمنداریمانێ لەگەڵ بەڵام پێشووتر لەگەڵ هێزانیەکان لەسەرەوە ڕێککەوتبوون کە هەر کەسێت دەستگیر بکرێت بڕفێنرێ هەچی ڕێکارێکی ئەمنی بگرێتە بەر ئاسایشی ئاگادار بکرێتەوە وەزعی دووس زۆر معقدە و پرسیارەکان این جوابوان نادرێتەوە وەزعی دووس کوردی تایە کورد 4-5 حزبە تورکمانی سنەی تایە ئێستاکە زۆر دژی ئەو حرەکاتی حەشدی شعبین بۆ معلوماتت خلافێکی گەورە لە نێوان جەبهەی تورکمانی و لە نێوان گروپە شیعەکانی توین هەیە تورکمانی شیعە و تورکمانی سنە بینیان لەوێ هین نییە تورکمانی شیعە و عەرەبی سنە لەوێ بینی خلافاتەکانیان زۆر قوڵە ئیجا خۆ من دیفاع لە عەرەبی سنە ناکەم ئینشەڵا عەرەبی سنە لەو سنوورە نامێنێ بۆ بمێنێ عەرەبی خۆی من محامی عەرەبی سنەنی کاکە کەمال من هاتوون لێرە ڕێی خۆمە تۆ کاکەمال توی سەر کاکەمال با کاکخالد قسەی خۆی بکات ببوورە مامۆستا دواتر کاتت پێدەم دواتر پێدەم کاتت پێدەم مامۆستا تەوازن لەو سنوورە نەماوە مامۆستاگیان دواتر کاتی پێدەم با کاک خالد قسەی خۆی تاواکەستا گەڕێمەوە لە تەمام پرسیارە لێکم بۆچی تەوازن لەو شارەیە نەماوە ئاراستەی منەکە و من من نازانم عەرەبی سنە چیە ئێمە بەم شێوەیە عەرەبی سنە خۆیان نوێنەریان هەیە خەڵکیان هەیە با خۆیان دیفاع لە خۆیان بکەن تورکمانی شیعە عەرەبی سنە ئەکوژێ کورد پەیوەندی بەوەوە ئێستا ئەگەر تورکمانی بەشیر و عەرەبی سنە پێکەوە شەڕیانە لە کەرکووک ئێمە تەدەخول ناکەین با خۆیان مەسائلەکانی بینی خۆیان حەسمکەین ئێمە بۆ ببینە نوێنەری عەرەبی سنە لە دووز و لەبەر خاتر عەرەبی سنە ئێمە شەڕ لەگەڵ تورکمانی شیعە هەڵبجێسێنین ئەمە لەلایەک لایەکی تر
نەما گۆڕینی واقعی دیموگرافی لەو منتیقانە پەیوەندی بە تەصفیە حیساباتی بینی شیعە و سونەیە کە منیش پێم وایە نێمانی تەوازن شیعە لەسەر خاکی کورد لە ئەزانی چی کورد ئەو کاتە وازی لە خاکەکەی خۆی هێناوە کە ئەڵێ پەرلەمانی کوردستان ئامادە نیە دانیشتنێک لەسەر دووز بکە کە تاکو ئێستا حزبە کوردستانەکان مزایدە بەسەر دووز و شنگال و ناوچەکانی ترەوە ئەکەن کورد بەرنامە و استراتیزی نییە بۆ چارەسەرکردنی ئەم ناوچانە کورد ئەزانێ مزایدە بەسەر یەکتریا بکات تا ئێستا بڵێ هێزی کوردستانیەکی موحەدی پێشمەرگەمان نییە هێزێکی ئاسایشی موحەدمان نییە هەر کەس ئەوێ بارودۆخێک بگونجێ بۆ خۆی بە کەیفی خۆی لای بەرێ ئەگەر نا کوردێک خاوەن حکوومەتی هەرێم بێ خاوەنی پەرلەمانی کوردستان بێ خاوەن هێزێک بێ کە باشووری کوردستان سنوورەکانی ئەپارێزی ڕۆژانە پێشمەرگە ئەوە ئەکا لەسەر مەسائلی حەشدی شعبی و لەسەر مەسائلی تورکمان و استراتیزیەکێ بێ کورد بۆتە هۆکاری ئەوەی کە نەتوانێت ئیداری ئەم منتیقانە ئەگەر خەلەلەکە هەبێ خەلەلەکە لە کورد خۆیەتی ئەگەر نا کاکە هەندێک ناکرێت ئێمە بەم ڕژبینێش سەیری وەزعەکان بکەین سستانی فتوای داوە ئەڵێ ئەمە پەیوەندی بە عیلاقی کورد و تورکمانەوە نییە و ناڵین عیلاقی کورد و شیعە لە شاری لە عێراق تێک بچێ بەوای ئەمەوە هادی العامری کە مەسئولی منەظەمەی بەدراڵێ ئەمە هەندێک گەنجی تورکمان کردوێتی پەیوەندی بە شیعەوە نییە مقتەدا سەدر بەیاننامەی دەرکردووەڵێ ئەمە لە بەرژەوەندی کورد و شیعە نییە ئەوەی دژایەتی ئەم پرۆسەی ئاساییکردنەوەی بارودۆخی دووزەکە مالکیەت پرسیارێکت لێکم ببوورە لێرە ئەگەر ئەم بابەتە پەیوەندی بە حەشدی شعبیەوە نییە بۆچی بەرپرسانی حەشدی شعبی دێن کۆبوونەوەکەن لەسەر بابەتەکانمان تەواو بکەین ئەوەی کە دژی ئاساییکردنەوەی بارودۆخی دووس خورماتووە و کەرکوچیشە مالکی و عصای بەهل الحق و هەندێک لەو مەسائل هەندێک لەو طرفانن کە دژی پێشمەرگەشتێکچوونی خورما ئەوەی کە لە خورمات و ڕوەداوە لە کەرکووکیش هەندێک جار بارگژی دروستە بێ مالکیە دەستەخاتن مالکیەکێکە لەوانەی کە زۆر بە خراپی کار لەسەر مەلەفی حەشدی شعبیەکە زۆر لە خراپی بە خراپی کار لەسەر تێکدانی پەیوەندیەکانی نێوان کورد و شیعەکە مالکی و ئەوانەی کە لە دەوروبەری مالکین عصایبی ئەهلی حەقا بەڵام ئێمە پرسیارەکە ئەمەیە کورد بڕیاری هەیە ئێمە لە حەشدی شعبی بدەین ئێمە فەرماندە پێشمەرگەکانی خۆمان کە ئەمڕۆ لەیە بوون چۆن بڕیار هەبوو لە داعش بدەین و لە ماوەیەکی قیاسی توانیان ئەو ناوچانە لە داعش پاک بکەنەوە ئەگەر بڕیاری شەڕ هەیە و سەرکردایەتی سیاسی کورد بڕیاری داوە لەگەڵ حەشدی شعبی شەڕ بکە با شەڕ بکە ئەگەر بڕیاری نەداوە شەڕ بکە بڕیاری شەڕی داوە نەخێر بڕیاری شەڕی نەداوە کاکە خۆ بڕیاری شەڕ بدا بڕیاری شەر بە دزیەوە نادرێ بڕیاری شەڕ خۆ ئامادەکردنی و ناش بێ شەڕ بکە کورد چۆنە بێ لەگەڵ جەبهەی داعشی هەیە و جەبهەی شیعەیە کاکە هونەر و دوایەوە کوردستان تا ئێستاکە بەشێکە لە عێراق بتەوە نەتەوێ ئەگەر ئەمانەوێ لە عێراق جیابینەوە با جیابینەوە من وڵای یەکەمین کەسم نەک بەس بە قسە ئەبینە پێشمەرگەی پاراستنی ستورەکانی هەرێمی کوردستان هەر هەمومان ئینجا ئەو دژمنە شیعە بێ سونە بێ عەرەب بێ نازانم چی بێ هەر کەسێکی تر بێ بەڵام کورد لە ناو چوارچێوەی معادلەیەکی زۆر معقەدایە باشترین حەل بۆ کورد ئەوەیە لەبەرەوەی خۆی حاکمە لەبەرەوەی ئەمە زمونەی تێک نەچێ ئەبێ مۆزوعەکان تەهدیئە بکە ئاسایی بکاتەوە چارەسەری بکە ئێستا ئەگەر ئێمە ئەم 1000 تورکمانیش بکوژین کێشەکە چارەسەر دەستخۆش ئەگەر ڕێمەوەلات کاکرێوە قسەم لەسەرەوە بۆ بکە پێشووتر ئەنجومەنی قەزای خورمات و داوای کردبوو ئەوان بگەڕێنەوە سەر کەرکووک بە بڕیارێک لە ساڵی 1976ەوە خورمات و لە کەرکووکدا بڕا و خراوە سەر تکریت و ئێستا پێما بێ ساڵ زیاتر لە ساڵ و نیوەکەوێت ئەو داوایان کردو ئێوەکو ئەنجومەن چیتان کردووە بۆ ئەوەی خورمات و بگەڕێتەوە سەر کەرکووک ئەو کێشە و گرفتانی ئەو ناوچانە چارەسەر بکرێت ئەمە تەوان هەر کاتێک کە داوایە کرێ بە ئەنجومەنی پارێزیەکە و باشترەتەن ئەلانماکرە و کاتە هەردوو گروپی تورکمانی و گروپی عەرەبی تعلیق عەزوەتیان کرد ئێمە بە یەکلایەنە کە خۆم سەرۆکایەتیم کرد کاک حەسەن تۆرانیش دەرچوو لە جلسەکەیە ئێمە بە هەموو بە کۆی دەنگ بڕارماندا کە بێنەوە سەر کەرکووک بەڵام ئەمە چەند دەنگە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمە چەندینێکی ئەمە منە بە قسێ بەیەک لا تاو نابێ ئەو نووسراوە ئاراستەی حافظەی تکریت کرابوو کەرکووک نەکرابوو ئاراستەی بەغا کرابوو ینی بەس نوسخەیەکی داو بێمە خۆی ئەسڵ وابوو بێت بۆ ئێمەش باسی بکەین هەرچەنە کەرکووک ئێمە زووتر لە 2010 لە پەرلەمانی کوردستان داوامان کردەوە کەرکووک بێت و سەر هەرێمی کوردستان بە سنوورەکەشەوەشمان لە بیر نەچێ بە ڕێزمام جەلالش لە تەرسیمی حدودەکەیە بۆ ئەنجومەی نێداڕمانی نەداونەوە لەسەر بابەتە نەخێر پەرلەمانی کوردستان لە 2010 وەڵامێکی پەرلەمانی کوردستان کەم تەرخەم بووە لەسەر کێشە و گرفتی ناوچەدا بڕێنراوەکان خۆی بە تاکید کەم تەرخەم نەبایە 2010 کە مادی 140 بەرەو کۆتایی هات ئەوە ئێمە داوامان کرد ئەوان شێکسەر داواکەمانیان قبول کردەوە پێشووتر سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و چەندین بەرپرسی باڵاتان کردووە لەسەر دۆخی ئەم ناوچانە
ئەو ڕاستیانەتان پێوتون کە ئێستا حەشدی شەعبی لە هەموو شوێنێک هێزەکانی پەل ئەهاوێ و تەشانەکە ئێمە طبعاان هینێکماندانا بجەولەیەک بەداخەوە ئەم کێشانی ناو هەرێمی کوردستان تێکی داگینا ئێمە دامان ناب لەگەڵ سەرکردایەتی سیاسی حەزبە کوردستانەکان دانسین دوا وەڵاممان بدەنەوە ئایا ڕازین بە گەڕانێکردو سەر هەرێمی کوردستانە نەبەڵام ئەم بارودۆخی کە بەسەر هەرێمە هات کە خەیرانێکی سیاسی تاکو مستە قەیرانە سیاسی کە لە هەرێمی کوردستان ڕوویداوە بۆ ئەوەی ئەو شێوێنێک کە ئێستا ڕوویداوە ئەوش بەشێک ئاسانی کۆنتترۆل نەکرێت تاکیدەوەش بەشێکە چونکە تا یەکردنگ بینتیەک ڕیز بین و تا بتوانین مەلەفەکان جیاکەین لەو شتانی کە استراتیژن لەوانی کە شتی کاتی ناو هەرێمی کوردستانەوە بتەکتەی تاثیر دەکات. بەڵێ کاکەماڵ قسم لەسەرەوە بەو کەی هەروەکو کاک خالدشوانی شوتی هەموو شیعە لەگەڵ ئەوەیە نییە ئەو شەڕێکە ئێستا لە خورماتوو هەڵگیرساوە وا تۆ ئەندامی ئەنجومەنی قەزای خورماتووی لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان ئەوترێت ئێوە حەشدی شەعبیتان زۆر گەورە کردوتانە بە دێوەزمەیەکی زۆر گەورە کە لە ئەساسدا بەو شێوەیە نییە ئەمە ڕاستە؟ کاکە من لە دوو سەژێ من ئەمڕۆ لە دووست بوومە لە ناو مەقڕی لە ناو بارگای ناوچەی پارتیا 2 ساعت نەمتوانێت دەرچم تاکە گەڕێک بەدەست کوردەوە ما بێ گەڕێکی کۆماری گەڕێکی جەمیلەیە لە نێوان گەڕێکی جەمیلە و گەڕێکی کۆماری گەڕێکی زراعایە گەڕێکێکی تورکماننشینە ئەوان تەقە لە ناو هەر بینایەک قەناسێک لەسەرەتی ئەگەر ئێستا لە کۆماریەوە بڕۆی بۆ گەڕێکی جەمیلە ئەبێت لە بن جەوڵەکەی ئابڕۆی من حەز داکەم ئەم قسانەوە تەفسیر بکرێ من هین خۆشەکەم بەڵام ئەمە واقع من باسیەکەم دووەم کاکالیت باسی عەرەبی سونەی کرد کاکە عەرەبی سونە کەشی لەوێ ڕایۆنات ئەم عەرەبە سونە ئەمە جارێکی تر ئێمە تعریب بکرێنەوە ئاگامان لێ نییە کاک ڕێبوار جەناب سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی ئێستا زیاد لە 50 تا 60 هزار نفوسی عەرەبی سنوور خورماتوو هەمووی لە کەرکووک جێنشین بووە دووەم ئەو بڕیارەی ئێمە دامان لە ئەنجومەنی قەزای خورماتوو بە کۆی دەنگ ئەو بڕیارەماندا ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڵێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەوەی زیاتر مۆتەمەر سوحوفیەک ڕۆژنامە نووسێک تەرحیبیان بە بڕیارەکە کرد هیچ ئیشی لەسەر نەکە ئێمە ساڵێک پارێزگای سلاحەدین ئەنجومەنی پارێزگای کەرکووکم تەرخەم بووە بەڵێ ساڵێک پارێزگای سلاحەدین ڕوخا مەرجەعمان نەبوو من خۆم داوام لە 2-3 لە برادرانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کردووە سەردانێکمان بکەن هەرو کوشتێ معنەوی تەنانە سەردانێکمانیش نەکرا ئەو بڕیارەی ئێمە نەبراوە پەرلەمانی عێراقی نەبراوە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی کەرکووک ئیشی لەسەر کرد تا ئێستاش ئەو بڕیارە 100 ساڵتریش من ناتوانم ئەو دەنگە تازە کۆبکەمەوە فرسەتێک بۆ ئەگەن ئەنجومەن بڕیارێکی لەو شێوەیە بدات ئیتر دووزەگەڕێتەوە سەر کەرکووک کاکە بڕیار ئەزانین چۆن ئێمە لە 2023 ئەمانتوانی بیگەڕێنین لە دوای نەمانی داعش ئەمانتوانین بیگەڕێنین یعنی هەنێشت تێ ئەمر واقعە من دووس ئێستا لە بازنەکانی کەرکووک دەرچوە هەتاگەی دەسلێمانی ئەو وێنانەی هەڵواسراوە هەموو شەیدی پێشمەرگەی کوردستان هەمووی لە سنووری دووس خورماتووە شەید بووە خێرە ئیسە من ناوەندی قەزاکە وەکو عەرەبەڵێ طەبق منە ذەهەب بیدەمە دەستەوە ناوەندی قەزاکە بەدەست حەجی شەعبیەوەیە ناوەندی قەزاکە پێتەڵێم ئەو دوو گەڕەکەی لێ دەرچێت یعنی ئەوەی کراوە سەر مستەشفای دووس خورماتوو ئەو هێرشانەی کراوە ئەمە جەریمەی حربە بەڵام هێزی ئاسایش لەوێ هەیە هێزی پێشمەرگە هەیە ڕۆڵی و هێزانت چیە کاکە دوو هێزی ئاسایشمانەیە ئێمە ئەمە 10 ساڵە ئەڵێن کاکە وا هیچمان بۆ ناکەن وەرن ئەم دوو هێز ئاسایش من خۆم پێشنیارێکم کردو ساڵی پێشتە دامەتە هەموو حیزبەکان بە پارتی وێکێتیەوە ئێمە بین وەکو بابەگردم سرەیەکی لەم هێزە پێشمەرگانە کەوا بوونەتە یەک بێن ئەم دوو ئاسایشەمان بۆ بکەنێت ئەوەیش نا خەڵکیان بۆ تەعینکەن سیاریان پێ بدەن ئێمە بە دوو ئاسایشەوە ژمارەی کارمەندانی ئاسایشەکانمان ناگەێنە کارمەندی ئاسایی یەک بنکەی کەرکووک بەڵێ ئەوانی کە تۆ داوایەکەی دۆخەکە چارەسەرەکەات کاکە ئێستا هێز قساکات عەرەبی سونە لە سنوورەکە ئێستا نەما هیچ دەسەڵاتی نییە هێزی نییە پێت وایە کە هێز نەبێت پێت وایە بێ ئەو کێشەیە بەهێز یەکلای بکرێتەوە من ناڵێم بەهێز بەڵام هێز دەورە بینێت تو کە هێزت نەبوو ئێمە لە مستەشفای خورماتوو پێرەکە لە نیمەڕۆ هەتا ئێوارە کۆمەڵی ئاسایشمان لە ناو مستەشفاکەیە مقاومەتیان کردو و هێزێک نەچۆتە هانایەنەوە هەتا 5 ساعت هێز نەچێتیانەوە بەڵام ئەگەر 3-4 سیارەی درعیان وایە ئەگەر ئاسایشی پارتیە گەرێکێتی لەوەیە بە نیو ساعت بیان توانێت بەڵێ دەستخۆش مامۆستا کاکالی قسم لەسەرەوە بۆکەی ئێوە سەرکردایەتی کورتان لەم دۆخە ئاگادار کردوێتەوە هەموو لایەک ئاگادارن بە تەکیدەوە لە ئێمە من ئەوەندەی پەیوەندی بە بەغاوە هەبێ سەرۆک کۆمار سەرۆک وەزیران و لێرەش بە تەکید سەرکردایەتی سیاسی کورد مەکتەب سیاسیەکان هەموو لە سەرخەتن هەموو ئاگدارن هاوڵاتیەکی ئاسایی زانێت چی لە دووزە بەشداری و کۆبوونەوەتە کردووە بەدەر لەوەی کە وەکو ئەندامی سەرکردایەتی یەکێتی وەکو پۆستی وتەبێژی سەر کۆماری عێراق لەوێ بوویتە سەر کۆماری عێراق
چی پێبوو و ئەو سەر و کۆماری عێراق دیارە ڕۆ ئەوان دوێنێ حیدەر عەبادی دوێنێ شەو پەیوەندی بە سەر و کۆمارەوە کردبوو بەمە بەستی دروستکردنی لیژنەیەک بۆ ئەوەی لێکۆڵینەوە بک بۆ ئەو ئەحداسانەی دووس خورمات و بۆای لێهات ئێستا بە قسەکەینەکان جا وا ڕێکەوت ئێمە وتمان حیدەر عەبادی بۆی نییە بۆ خۆی لیژنە دروست بک پێویستە ڕێی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستانی ژۆر بگیرێ دواتر بە حیدەر عەبادیمان و دەبێت نوێنەری هێزی پێشمەرگەی کوردستان نوێنەری هێزە کوردستانیەکان محوەری پێشمەرگە لەوێ لەو لیژنەیە بن حیدەر عەبادی ئامادە بوو ئەو جامەجالدرا ئەو لیژنەیە بێ سەردانی دووس خورمات و بکە منۆک نوێنەری سەرۆک کۆمار بەشداریم کردووە لایەنی کوردیش هەموو سەرکردایەتی سیاسی کورد لەگەڵەوەیە بارودۆخەکە تەهدیئە بکرێتەوە کۆنتترۆل بکرێ و بتانی ئەم وەزعەت تێ بپەڕێندرێ بەڵام تێپەڕاندنی ئەم وەزعە لە بەوەزێکی من پێم وایە کاتیە و تێ ئەپەڕێ ئەم وەزعە ئێمە لە بیردا دێت من ئەمەیە چارەسەر دووس بەگشتی چۆنە ئەگە لە بیرتان بێت لە 2023 و لە 2004 هەموو هەفتەیەک لە کەرکک ئەم بەزمە بوو کورد و تورکمان جارێ کورد و عەرەب ئەبووە شەڕ بەم شێوەیە بوو خەڵک شەهیدە بوو بازار نامە مەناتەجەولە بوو شەڕە تەقە و گولە لەگەڵ یەکتری بوو گەورە ئەبووە شارعەکان ئەوە نامە ئەو جار حەلی دووز ئەبێ ئێستا ئەمە تەهدیئە بکەین لە ماوەی ئەم هەفتەیان نێڵین تەشەنە بکە ئەمە یەک ئەمڕۆ لە دوێنێ باشتر بوو پێم وایە سبەی هیوادارین لە ئەمڕۆ باشتر بێ هەتا من پێم وایە سێ چوار ڕۆژێکی تریش ڕەنگە ئەمە بێ ئەبێ کۆنتترۆل بکرێ نابێ بە توندی مامەڵی لەگەڵکەین هەتا بتوانین مەسەلەکە لە کۆنتترۆل دەرنەچێت لایەنەکەی تری دووەم ئەبێ لەسەر مەودای استراتیزیش لەسەر دووس بکرێ ئەبێ سەرکردایەتی سیاسی کورد لەسەر مستەوایەکی باڵا لەگەڵ سەرکردایەتی سیاسی عێراقا بە تایبەتی شیعە دابنیشن چارەنووسی ئەم ناوچانەیەک لای بکرێتەوە بەس شنگال هەموو منتیقەکانی تر ئەبێت چارەسەر بکرێت پێویستە بە ئەمری واقع مامەڵە لەگەڵ دۆخەکەی بگرێت حەشدی شعبی ڕازیە بۆی بە ئەمری واقع لەگەڵ ناوچەدا ڕێنراوەکان مامەڵە بکرێت لە ساڵ 1991 دیفاکتۆکە تا 2023 لە بەرژەوەندی ئێمە بووە پێمان وایە ئەم دیفاکتۆیش ڕەنگە لە بەرژەوەندی ئێمە بێ من بە عکسی ئەمەوە سەیرەکەم کورد تەسحیاتی هێزی پێشمەرگەی کوردستان توانیوێتی بە دیفاکتۆم ناوچانە قایم بکە و بیپارێزێ بەڵام لە ئێستاە کورد دەبێ بچێ مفاوەزات بکە بۆ گەڕانەوەی ئەم ناوچانە بۆ سەر هەرێمی کوردستان ساڵی حیدەر حەشدی شعبی دروست کرد ئێوە وەکوێکێتی نیشتیمانی کوردستان دژی دروستکردنی هێزی حەشدی شعبی بوون ئێستا ئێوە وەکوێکێتی نیشتیمانی کوردستان دژی بوونی ئەو هێزە زۆری حەشدی شعبین لە سنووری خورمات و کەرکووک حیدەر شەشۆ من هەواڵێکی منە لە حزبەکەما یەکێکە لە قارەمانترین یەزیدیەکان کە چای شنگالی پاراست و دەورێکی گەوریان هەبوو لە ڕزگارکردنەوەی شنگالە ئەو هێزە هێزی حەشدی شعبینین هێزی پاراستنی شنگال و یەزیدیەکانن ئەبێ بەو چاوەوە سەیریان بکرێ و شانازیان پێوە بکرێ لە کاتێکە هێزی تر شنگالەکانی بەجێهێشت ئەوان لە چای شنگال دیفاعیان کرد ئەمە لە لایەکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان هەر کەسێک دەست درێژی بکاتە سەر خاکی کوردستان لە هەر پارچێکی کوردستان بێ ئێمە نەک لە دووز و نەک لە جەلەولا و نەک لە شنگال و لە مەخمور لە کۆبانی و لە هەشتاکان لە کوردستانی ڕۆژهەڵات و لە کوردستانی باکووریش مووقفمان وازەحە خۆمان بە پارێزەری خاکی کوردستان بە ڕاشکاوی ئەو پشتارەت لێ بکەم کاک خالید ئێستا بەشێک لە لایەنە سیاسیەکانی خورمات و پەنجەی تۆمەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان درێژەکەن ئەوترێت ئەوان بوونەتە هۆکار بۆ هێنانی ئەم هێزە سەرەتا هێزی پێشمەرگە پێویستی بە حەشدی شعبی و بە تێکشکانی داعش و ئەوانیش هاتن وتیان ێ بەمانە داعش تێک بشکێنین و ناوچەکانی خۆمان بپارێزین بەڵام داعش تێک شکێنرا و دوور خراوە لە سنووری خورمات و هێزە هەرماون پێشتر قایمەقامی خورماتی شوتی پێویست ئەو هێزە کە ئەرک و فەرمانەکانن تەواو بۆ دەربکرێن لە خورمات ئەگەر بە بڕیاری من بێ بە بڕیاری فەرماندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت لە دووز ئەم شەو یەک حەشدی شعبی لە دووز نایەڵین بەڵام ئەوە ئەبێ بڕیاری سەرکردایەتی سیاسی کورد بێ ئایا لەگەڵ حەشدی شعبیا شەڕەکە یان نا ئەمە بڕیاری یەکێتی نیە بەتەنیا ئەزانی چۆن ئێوە هەندێک ئەعلامی کوردی بۆ نمونە ئێستا قیادەی عملیاتی جێشی عێراقی وا لە مەخمورە خۆی ئاماداکە بۆ گرتنەوەی مووسڵ ئەمە خەریکەوە بێتە مزایدە بە سەرێکێتی یا بڵێ حەشدی شعبی و ئەوانە ئەی قیادەی عملیاتی ڕزگارکردنی مووسڵ چیەکە لە مەخمور یا چیەکە لەو منتیقانەی لای کەڵک و ئەوانە ئەوێ دووز لەوێەوە بگیرێتەوە جێشی عێراقی جارێکی ترە بردرێتەوە بۆ ئەو منتیقانە و پرچەکە کرێ و فەرماندەی بۆ دائەنرێ ئەم هێزانە سەرباری ئەو هەموو هێزانە کە هەیە شنگال ڕزگار کرا هیچ بارگرژێک دروست نەبوو بەڵام بۆچی ئێستا لە خورماتزانی گرنگی هێزەکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دووس خورمات و چیە ئێمە نەمانێش دووس خورمات و ئەسڵەن داگیر بکرێ پاراستمان
ئەوە گیرێ کرد داعش داگیری بکات نەمان هێشت بە فیداکاری هێزی پێشمەرگەی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان بە هەموو سنفەکانەوە بە گەریلاشەوە بە قارەمانێتی خەڵکی دووس سەرەتای هاتنی داعش ئێمە لەگەڵ فەرماندەکانی پێشمەرگا لە قسەکردن و ئەوەیە بووین ئەیانوت خەڵکی دووس ئەمەندە قارەمانن نایڵن ئێمە شەڕ بکەین خۆیان هاتوونەتە جەبەکان دیفاع لە شارەکەی خۆیانەکەن گرنگجی دووز ئەوەی هەر نەمانێت ئێستاش کاکە هونەر هەر کەسێک سیاسی بێ لە سیاست ئیشکا ئەزانین وەکو منیش وەکو تۆ وەکۆر هاوڵاتیەکی تر حەشدی شعبی یەکێکە لە مشکلەکان کە ڕوبەڕووی کورد دەبێتەوە لە داهاتوو لە دوای نەمانی داعش بەداخەوە ئەوە کەمتەرخەمی سەرکردایەتی سیاسی کوردە چارەسەرێک بۆ ئەم بارودۆخەکەمەگە بە کورتی وەڵام بدەیتەوە پێتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بە جۆرە گەجۆرەکان تووشی ئیحراج بوون هاتووە بەهۆی ئەوەی کە ئەوتێت ئەمان ئەو هێزیان هێناوە و ئێستا ئێوە لە زۆربەی کۆبوونەوەکانە ئێوە کۆبنەوە لەگەڵ حەشدی شعبیە و لەسەر هێوربوونەوەی دۆخەکە بۆ نمونە ئێستا ئەو کۆبوونەوەی ئەو ڕۆکراوە هیچ لایەنێ سیاسی دیکە بەشداری تیا کردووە لەبەرەوەی فەرماندەی محوەری ئەوێ لە هێزەکانی هەفتایە و نوێنەری وەزارەتی پێشمەرگە و نوێنەری یەکەکانی هەفتا لەوێ بووە و ئەو هێزە دووزی پاراستووە بۆیە بێ و هێزەش لەسەر ئەو بابەتانی کە دێتە پێشەوە گفتوگۆ و مناقەشە بکە و لایەنەکانی تریش پێشتر تەنسیق و هەمەهەنگی لە بینیانە هەبووە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ناوچانەی پاراستۆ شانازی شەکا بەوەی کە نەمان هێشت یەک بز لەو خاکەی کە لەژێر دەستی لەژێر کۆنتترۆلی هێزی پێشمەرگەی کوردستان بووە ئەوانەی کە تیایدا مەسئولی محوەرەکان و فەرماندەکانی هەفتای لێ بۆ نەمانێتوە کوردستان حەشدی شعبی هێزێکن کە ڕوبەڕووی داعش بوونەتەوە هێزێکن تا ئێستاکە کوردیش مامەڵیان لەگەڵاکە کاک مەسعود استقبالی هادی العامریەکە لەگەڵی دانیشە سەرۆکی حکوومەت تەنسیقی لەگەڵیانە هەیە حکوومەتی هەرێم تەنسیقی لەگەڵیانە هەیە لە پەرلەمانتارەکانی کورد لەگەڵ پەرلەمانتارەکانی عەرەبە کۆ زانیارانێک کە تۆ هەت بێ من دوا پرسیاری لەکەم بەڵام بە کوردی پارتی دموکراتی کوردستان ڕازیە یاخود ڕازی بۆ بەهێنانی حەشدی شعبی کاکە حەشدی شعبی یەکێتی نەهێناوە حەشدی شعبی تورکمانەوە لەوێت چێکی هەڵگرتووە بەڵام ئەگەر موسسەسەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان هەیە با بڕیارێکی سیاسی بدەن هەموو هێزە کوردستانەکان بڕیار لەسەر چی ئەدەن ئەوە ئەو کاتە هێزی پێشمەرگەی کوردستان جێبەجێیەکە ئەو هێزەش بوونەتە ئەبێ کوردوا بیری لێ بکاتەوە ئەمە بە مزایدەی سەر تەلەڤیزیۆن نابێ حەشدی شعبی یەکێکە سیر نانە ئەمە حەشدی شعبی یەکێکە لە منانە تو با قسەکەم تەواو حەشدی شعبی یەکێکە لە مشکیلەکان کە ڕوبەڕووی کورد دەبێتەوە نەک تەنها لە دوای شەڕمات و لە حەویجەش حەشدی شعبی حەویجە ڕزگار بکەن ئەو منتیقەیە ئەبنە دراوسێ ئێمە لە کەرکووک حەشدی شعبی مووسڵ ڕزگار بکەن ئەبنە دراوسێمان لە مەخمور لەو منتیقەکەی کاتی زۆر پێدای زۆر باشە دەستخۆش کاک ڕێوار ئێستایەوە لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە ئامادەن بۆی دانیشتێکی تایبەت بکەن لەسەر و دۆخی خورمات و کە هەیە بۆ هێورکردنەوە یاخود بۆ دۆزینەوەی چارەسەرێک من طبعا حەزمە کرد کە خالی شایەت بۆ ئیشە بدا طبعا ئەوەی ئێمە گەڕانەوەی کەرکووک و هەموو ناوچەکانی کوردستانی دەرەوەی هەرێمی کوردستان ئێمە کۆلەی لە 2008 ئێمە چاوەڕوانی ئەو هەنگاوین چی من خۆم چوومە حتا کەم پەرلەمانی عێراقیش لەم دەورە تازێشەوە چوم وتم حاڵەتێکی وایە بێ ئەم مەلەفە بجوو لێدرێتەوە ئێمە لە بینی بەس لە پێش جوڵانی ئەو مەلەفە ئێمە لە بینی دوو حاڵەتای دەم ئەم دیفاکتۆی کە ئێستاکە هێزی پێشمەرگە سنووری کوردستانە پارێزێت لە خشنگالەوە بۆ جەلەو لەو سعدیە ئەبێ ئێمە بڵێن یان وەرن ئەمە بگرن یان شۆن مادەی 140 یەکلاکەنەوە بە ڕێفراندۆمێک لە بینی ئەم خەڵکانە و خەڵک خۆی یەکلاکاتەوە ئەمە قسەی کاک مەسعود ئەمە قسەی هەموو مەکتەبی سیاسیەکێتی و مەکتەبی سیاسی هەموو کوردستانێک زۆر باش کاکەماڵ لەگەڕێمەوە بەلای جەنابەت ئێستا دوو ڕۆژە حەشدی شعبی سەنگەری لە بارەگەکانی ئێوە و جاجاش تەقە لە بارەگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات هەڵوێستی ئێوە چییە بێ ئەگەر دۆخی خورمات و بۆ شێوە بەردەوام بێت کاکەوان من حەز ناکەم بڵێم پارتی یان یەکێتی ئەوان سەنگەریان لە هەموو کورد گردووە لە خورماتوە سەنگەری لە هەموو کوردێ گردووە ینی بۆ نمونە ئەو حادیسەی مستەشفا کە باسم کرد برادرانی ئاسایش یەکێتی لەوێن بەڵام بە حکمەوەی برادران لە ناو بارەگای مەڵبەندە چواردەوریان گیرابوونیان نەتوانی حرەکە بکەن جوڵیان پێ بکەن ئاسایشی ئەمە چووە یارمەتی برادرانی یەکێتی کورد من حەزەکەم ئاماژە بەشتێ بکەم لە هەموو وەختی بەحسا دوو دوکان کورد نەستواوە دوو ماڵی کورد نەستواوە لە ناو خورمات ڕاستە لەوەی کوڕێکت پێشمەرگە وایە دەربەردەتیان نەکرد ماڵتیان نەستوان ماڵتیان نەرمان ماڵتیان تەقانەوە بەڵام ئەو زوڵمەی ئەمڕۆ ئەم دوو ڕۆژە لە کورد کراوە
لە مێژووی خورماتوە لە کورد نەکراوە. بەڵێ سپاس دەکەم کاک خالید ئێوە بەردەوام بن لە کۆبوونەوەکانەوە پێت وایە چارەسەرە دۆزرێتەوە لە ماوەیەکی کورتە بۆ ئەو کێشە و گرفتانەی خورماتوو؟ ئێمە دیارە کۆبوونەوەکە ئەمڕۆ ئەوان کۆمەڵ اتیفاقیان کردووە هەر کەسێک تاوانی ئەنجامدا بێ غەدی لە کورد کردبێ لە دوکانی سوستان دەبێ ماڵی سوستان دەبێ ئەو لژنە مشتەرەکە بێ بیگرێت و بیداتە شعبیش داواکەنەوە ئەو کوردانەی کە دەستیانە بۆ چۆن کاکە بەڵام بە کورد شتێک هەیە ئێمە ئەگەر مەسەلەن یەکێک بە زۆر تعدای لە تورکمانێک کردبێ باش نییە تعداکردن تعداکردن باش نییە بەڵام ئەحداسەکان وەک کاکای جێڕێتەوە و برادرانی جێرنەوە ئەوان دەست پێشخەر بوونە ئەوان ئەبێ بە سزا بگەن بکەین ئەبێ باز لە قانون بکەین ئەبێ باز لە ڕێوشێنی ئامادەن ئەو کێشانەی کە ڕوویداوە بە یاسا چارەسەر بکرێت چۆن ئامادەنینێ ئەمە خۆمان حاکمین ڕێوار دو قسە چێ پێت وایە لە ئەنجومەری پارێزگای کەرکۆ ئەتوانن فشارێک دروستکەن بۆ چارەسەرکردنی و کێشە و گرفتانە بەڵام بە کورتی ئێمە لە دوێنێکەش دوو نوێنەرمان چوو هەم لە تورکمانی شیعە هەم لە کاک ئەحمەد عەسکەری کە هەردووکیان کاک نەجات و کاک ئەحمەد چوونە بارودۆخەکەیان لێکۆڵێتەوە ستمە بارودۆخی دووس خورمات و متعلق نییە فقط بە تەنها بە کەرکووکەوە متعلقە بە هەموو کوردستان و بە هەموو عێراقەوە ئەو کاتی کە یەکلا کرایە کەیسی دووس خورمات و کاتی ئێمە بینە دیفاعکارێک ئەو بێتە بەشێک لە کەرکووک و ئێمە دیفاعی لەکەین تا بە سووری بێیان قانونی بێتیان هەموو هێزەکانمان کامانە. بەڵێ سپاستانەکەم سپاس بۆ خالید شوانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە مامۆستا کەمال ئەحمەد ئەندامی ئەنجومەنی قەزای خورمات و ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە وەکالەت سپاسی بینەرانی شەکەم تا ئەم کاتە لەگەڵمانە بوون شاد بن.